پورە گەلاوێش خۆی پێچاوەتەوە و پێشمان کەوتووە تا دیمەنی خانوە ڕووخاوەکەیمان نیشان بدات کە لەلایەن تیمەکانی زیادەڕۆیی سەر بە شارەوانی سلێمانیەوە بە پاساوی زیادەڕۆیی ڕوخاندویانە. خانوویەکی دووژووری هەیە کە یەکێک لە ژوورەکانی ڕووخاوە و چەند پارچە ڕایەخێک و کەونتەرێکی بچووک لە ماڵەکەیدا دەبیندرێت. پورە گەلاوێش دەڵێت ماوەی 16 ساڵە بە تەنها لێرە دەژی و منداڵەکانی چوونەتە سەرماڵ و حاڵی خۆیان. بەدەم کۆکردنەوەی کەلوپەلەکانی بە نیگەرانیەوە گلەیەکانی لە حکومەت و شارەوانی سلێمانی دەکات. وڵی کاکە من 16 ساڵە ئەلەم شوێنەیەم بە 80 وەرەقە کڕیومانە لە سەرشەقام و بەکرێتێتی هاتوون بۆێرە بە 80 وەرەقە کڕیومانە من 16 ساڵە لێرەیەم هاتوون هەفتەکەی ترماڵەکەیان ڕوخانوم ئەمە شوێن و مەکانمە ئێستا نازانم چارە نووسمان چی لێیە هەموو ڕۆژێ پۆلیسیەتە سەرمان هەموو ڕۆژەیەت پیاومان 4 پیاو گیراوە ئێستا نازانم من چی بکەم ئەمە شوێن و مەکانەکەمە لە ماڵ هەمووی لەژێر خۆڵەکە ئەمانم بۆ دەرچووە ماڵێک لەو دووهۆدەی کیاومەتی ئەڵێ وەرە هەتا شوێنەکەی خۆ چاکەیتەوە منیش بۆم چا نابێتەوە داوا لە حکومەتەکەم بۆم چاکاتەوە یارمەتیەکمان بە. ماڵەکەی پورە گەلاوێش و نزیکەی 27 ماڵی دیکە لە بەردەم هەڕەشەی ڕوخاندندان و مۆڵەتی 5 مانگیان پێدراوە تا ئێرە چۆڵ بکەن بەڵام هەر لە ئێستاوە هەڵمەتی ڕوخاندنی خانووەکان دەستی پێکردووە. ئێرە نزیک ناوچەی پیشەسازی سلێمانیە ژن و منداڵ و پیری گەڕەکەکە لە ماڵەکانیان هاتوونەتە دەرەوە و لە ڕێگای دەستگاکانی ڕاگەاندنەوە دەڵێن بەم زستانە ڕوو لەکوێ بکەن. شارەوانی خۆی لێ بە دەرەخا شارەوانی خۆی لێ بە دەرەخا لە مۆزوعاڵێ کاکە بەڕێز سەرۆکی شارەوانی ئەڵێمە ئاگامان لە گرتنی ئەو کەسانە نییە ئاگامان لە هیچ شتێ نییە ئێمە بەرپرسین لە زەویەکانتان زەوی دراوە بە ئێوە دەستنیشان کراوە بەڵام ئێمە زەوی ناتوانین خزمەت گوزاری بودجێوەمان نییە خزمەت گوزاری بۆ ئێوە بەرین ئێمە داوای ئەو ئاکەین ئەو خەڵکە داوای ئەواکە شوێنێکیان بنێ وەکو ئێرە نە ڤێلا نە قەسر هیچیان ناوێ ئەیانەوێ شوێنێ بێ لە بەدیلی ئێرە وەکو ئێرە وابێ. دانیشتوانی ئەو گەڕەکە دەڵێن بۆ قەرەبووکردنەوەی خانووەکانیان لە قولەڕەیسی 3 سلێمانی زەویان پێدراوە بەڵام گەڕەکەکە هیچ خزمەتگوزاریەکی نییە و ئامادە نین ئێرە چۆڵ بکەن. شارەوانی سلێمانیش ئامادە نەبوو لەسەر ئەم بابەتە لێدوان بدات. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.